ئێستا لە بازاڕەکان زۆرترین مامەڵەی کڕین و فرۆشتن بەو ئۆتۆمبیلانەوە دەکرێت کە ڕۆژانە لە دەروازە سنووریەکان هاوردەی هەرێمی کوردستان دەکرێن. لەگەڵ ئەو ڕێژە زۆرەی هاوردە دەکرێت نرخیان لە بەرزبوونەوەدایە لە کاتێکدا زۆرێک لە شوفێران و تەنانەت ئەو کەسانەی مامەڵەی پێوە دەکەن گلەیی ئەوە دەکەن ئەو ئۆتۆمبیلانە جۆری کواڵیتیان لەو ئاستە بەرزەنیە ئەو نرخە زۆریان هەبێت. هەر ئۆتۆمبیلێک کەوا داخیلە بێ لە دەرەوەی هەرێم بە شێوەیەکی بارزگانی پاش ئەوەی کەوا ڕێکارە گومرجەکان تەواوەکرێن تەحویلی بەشی پشتینە درێ لە بەڕێوەبەراتەکەمان لەوێ ئەفسەر و کارمەندانمان پشتینی هونەری و پشتینی کۆنتترۆلی زۆری بۆ ئەکەن ئەوەی پەیوەستە بەلایەنی کۆنتترۆلی هاتسۆ لایەن هونێرەکانی بۆ ئەکەن هەر ئۆتۆمبیلێک بەم فلتەرەکە تێپەڕێ دەرنەچێ و واخو کەم و کوڕێکی هەبێ لە ڕووی هونەری و لە ڕووی توندتۆڵی هاتسۆوە کەشفی بۆ ناکرێت یاخۆ نۆڕینی هاتسۆی بۆ ناکرێت وە دەگەڕێنرێتەوە ئەو شوێنەی کەوا لێ هاتووە یعنی داخلی هەرێم ناکرێت بە هیچ شێوێک. ئەگەرچی ئێستا لە کۆمپانیا و پێشانگاکانی فرۆشتنی ئۆتۆمبیل لە هەرێمی کوردستان کەمترین کڕین و فرۆشتن بە ئۆتۆمبیلی مۆدێل نوێ و 0 کیلۆمەتر دەکرێت، زۆری ڕێژەی هاوردەکردنی بۆ بازاڕەکانی هەرێمی کوردستان نییە، بەڵکو بۆ ناوەڕاست و خواروی عراق هەناردە دەکرێن. بەڵام لە هەرێمی کوردستان ئەو ئۆتۆمبیلانە بازاڕیان گەرما کە بەکار هاتوون و تووشی ڕووداوی هاتوچۆ بوونە و تا ڕادەیەکی زۆر لە کار کەوتون دوای چاکردنەوەیان هاوردەی هەرێمی کوردستان دەکرێن. ئۆتۆمبیلانە زۆربیان بەکارهاتوونە ڕاستە مۆدیلیان لە پێشە بەڵام لە ڕووی کوالیتی و لە ڕووی زۆری ئەو ئۆتۆمبیلانە زۆربیان لێدراینە ئۆتۆمبیلەکان بە زۆری چاکرانێن لە وڵاتی ئیمارات و ئەوانە لە ڕاستیدا ئۆتۆمبیلانە لە مەرزەکان هەیەە ڕادەگیرێن ینی هەتا کەم و کوڕەکان چارەسەر دەکرێت بەس پێم وایە بەس لەوەی چارەسەرەکەن تا داخلی هەرێمی کوردستان نەبی ئەو زۆر ئۆتۆمبیلانە لایەن حکوومەتی عراقیەوە وەرناگیرێن بەس لە هەرێمی کوردستان داخلەکرێن لە مەرزەکانی دیکە سیارەکان دەبی 0 کیلۆمەتر بن ئەوجا داخلەکرێن نەک پارچەی گۆڕابی ویان لێدراوی هەبی ویان کەم و کوڕی زۆربی. بەپێی بڕیارێکی حکوومەتی هەرێم کە چەند ساڵێکە جێبەجێ دەکرێت لە دەروازە سنووریەکان تەنها ڕێگا بە 3 مۆدیلی ئۆتۆمبیل دەدرێت هاوردەی هەرێمی کوردستان بکرێت. هەر بە هەمان بڕیار هاتووە چەند مەرجێکی توندوتۆڵی جۆری کوالیتی دیاری کراوە کەچی ژمارەگەلێکی ئۆتۆمبیلی نوێ لە بازاڕەکان دەبیندرێن لە زۆرێک لەو وڵاتانی لێوە دروستکراون بەکار ناهێنرێن بەڵام بە ئاسانی و ئاسایی هاوردەی هەرێمی کوردستان دەکرێن. بەپێی ئاماری دەروازە سنووریەکان ڕۆژ لە دوای ڕۆژ هاوردەکردنی ئۆتۆمبیل لە خاڵە سنووریەکان بۆ هەرێمی کوردستان ڕوو لە زیادبوونەوە. بازرگانانیش داواکارن حکوومەتی هەرێمی کوردستان ئاسانکاری زیاتریان بۆ بک بۆ ئەوی بتوانن ڕێژەیەکی زیاتر هاوردەی هەرێمی کوردستان بکەن و نرخەکان لە بازار جیاوازی پێ بکرێت. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، دەروازەی سنووری حاجی ئۆمەران.